بەڕاستی زۆر باشە کە لەم پێشەنگانەیە بەشدارە بین چونکە زیاتر پێشەکەویت زیاتر دەستی ڕسمت باشە بێ زۆر خۆشحاڵم کە بەشداریم کردووە وەڵایی زۆر ناخۆش بکە و کچە گەنجەمان لەدەستدا هیوادارم هەمویان لەسەری بکەنەوانێ و بەرەو پێش بچن ئەم شەڕوشتەش بوەستێت و هەمویان ئەم شتانە بوەستێت چونکە بەڕاستی هەمویان خەفەتبارن هەمومان خەفەتبارین بەم شتە ئیشەڵڵا نامێنێت وەکو دەربڕینی ڕاک من ئەڵم بێدەنگ نەبین لەوەی کە یەکێکمان شەهید بکرێت و هەروە بێدەنگی بە پێشیە دانیشین بەڵکو ئەبێت هەمومان یەکدەنگ بین و پشت یەکدین بگین و هەروە متمانە بەخۆبوونمان زیاد بێت پێویستە زیاتر بەدەنگ بین هەمومان یەکدەنگ بین و پشتی یەکتری بگرین بەناوی هەموو ئافرەتانەوە بڵین ئێمە بەهێزین و هەروە پشتی یەکتری دەگرین بۆ بەشیشە خەڵاتی دووەم دەدرێتە شەیمەت عادل نامساو بە چمە جۆڵا گەرمێرەیە با بفەرمێت